بەداخەوە ئەمڕۆ هاوڵاتێکی تر لە شاری سلێمانی کۆچی دوایی کردووە. ئێمە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی گیان لە دەستدانێکی دیکەی با ڤایرۆسی کۆرۆنا پشتڕاست کردەوە کە هاوڵاتیەکی تەمەن 61 ساڵە و دانیشتووی پارێزگای سلێمانیە. پێشینەی سەفەری نەبووە بۆ دەرەوەی وڵات و ڕوونیش نەبووەتەوە بەرکەوتووی لەگەڵ کەسانی توشبوو هەبووە یاخودنا. تەندروستی سلێمانی هیچ زانیاریەکی دیکەی لەبارەی گیان لە دەستدانی ئەو هاوڵاتیە بڵاو نەکردوێتەوە. ئەوەش بۆتە جێگەی پرسیار لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش قسە و باسی زۆری لەبارەوە کرا. دەوترێت ئەم هاوڵاتیە نەخۆشی شەکرەی لەگەڵدا بووە و لە ماڵەکەیدا بەتەنها ژیاوە و ڕۆژێک پێش ئەوەش سەردانی یاریدەدەرێکی پزیشکی کردووە بەهۆی نەخۆشی شەکرەکەیەوە و نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنای تێدا نەبووە. دوای ئەوەی لە ماڵەکەی خۆیدا گیان لە دەست دەدات تیمە تەندروستیەکانی لێ ئاگادار دەکرێتەوە. تەرمەکەی دەبرێت بۆ نەخۆشخانە و دوای ئەنجامدانی پشکنین بۆی بەوتەی تەندروستی سلێمانی دەردەکەوێت هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بووە. بەداخەوە ئەمڕۆ هاوڵاتێکی تر لە شاری سلێمانی کۆچی دوایی کردووە. ئێمە پاش ئەوەی کە کۆچی دوایی کردبوو نمونەمان لێوەرگرتووە هەڵگری ڤایرۆسەکەیە و ژمارەیەکی تریش لە نەخۆشخانەکان چارەسەر وەرەگرن و زۆربەی زۆریان باری تەندروستیان جێگیرە. تەنها یەک هاوڵاتی نەبێت کە باری تەندروستی جێگیر نییە و پزیشکەکان بەردەوام چاودێریەکەن و چارەسەری پێویستی بۆکەن. بەڕێزان ئەو ڕێکارانەی کە ئەو ڕێکارە تەندروستیانەی کە گیراونەتە بەر لە ماوەی ڕابردووە لە شاری سلێمانی کاریگەری زۆر باشیان هەبووە لەسەر ئەنجامەکان و لەسەر بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و من پێم خۆشە لێرەوە پێتان بڵێم کە ئەگەر ئەو ڕێکارانە نەبووایە بەڕاستی ئێمە ئێستا تووشی کارەساتێکی گەورە بووین و بەردەوام ترسیشمان هەیە وەکو جەنابی کاگاوات باسی کرد. ئێمە چەندین نمونەمان لەبەردەسایە کە کاریگەری ئەو ڕێکارانە دەرەخا کە ئێمە گرتومانەتە بەرەوە ئەگەرەوانە نەبوونایە ئێمە نەمانەتوانی وەکو ئێستا لەم حاڵە جێگیرا بوونایە کە باسیەکەین. لە یەکەم پشکنینیدا کە بۆ ئەم هاوڵاتیە کراوە بەپێی زانیاریەکانی پێیام دەرکەوتووە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بووە، بەڵام پێدەچێت سەمپڵەکەی ڕەوانەی بەغداش بکرێت بۆ دڵنیابوونەوە و لەوەی هەڵگری ڤایرۆسەکە بۆ یاخودنا. تیمی بە خاکسپاردنی توشبوانی کۆرۆنا نزیک بە کاشمێر 12 نێوەڕۆ تەرمی ئەم هاوڵاتیان بە ڕێوشوێنێکی تایبەت و بامەدەبوونی لیژنەیەک بە خاک سپارد. بەوەش ژمارەی مردووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بۆ 3 کەس بەرز بوویەوە. هاوکات هاوڵاتیەکی دیکەش بەهۆی توشبوونی بە ڤایرۆسەکە لە ئێستادا لەژێر چاودێری وردی پزیشکدایە و دۆخی تەندروستی ناجێگیرە. ئەو دەنگۆیانەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بوویەوە لەسەر ئەوەی ڕەنگە ئەو هاوڵاتیە کە گیانی سپارد بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەبوو بێت و هۆکاری بنەکەی نەخۆشی دیکە بوو بێت نادیارە و تەندروستی سلێمانیش ڕوونکردنەوەی زیاتری لەو بارەیەوە بڵاو نەکردوێتەوە. هەرچەندە پێیان پەیوەندی کرد بە تەندروستی سلێمانیەوە بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە. ڕامێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.